بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت. تەوەرەکەمان تایبەتە بە مافی مرۆڤ لەبەر ئەوەی میوانێکی زۆر لە بەرنامەکە ئامادە بووە وەکو ڕێزێک بۆ ئامادەبوونی ئەو میوانانە بۆیە ئێمە لێرەوە دەست بە وەرگرتنی پرسیاری میوانەکانەکەین. فەرموو. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. پرسیارەکەی من کەمال ئەحمەد تەلەبەی زانکۆ بۆ سەردەشت خان. قاعدەیەکەی ئەڵێ لە هەرکوێ پێشێلی مافەکانی مرۆڤ کرا یان دەسەڵات ئەیکاوەیان دەسەڵات لێ بەرپرسیارە. ئەو میوانە بەڕێزانە زۆریان لەسەر ئەوە من درێژی پێ نایە، بەڵام پرسیارەکەم وەیە بۆ سەردەشت خان. بەڕاستی پێت وانییە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و تیاشیانە ئەو ڕێکخراوەی ئێوە کەمتر خەمە، ینی لە ئەوەی کە هەڵەساوە بە تەویعکردنی خەڵک، یعنی هەو پێشێرکارانەی کە بۆ مافەکانی مرۆڤ بکرێ تەنیا هەر ئەوە نییە لە ئاسە فەرمیەکە کە حکوومەتی کا و کە لایەنە سیاسیەکان پێ هەڵەسن. ئەو پێشێرکاری و ئەو خروقانە چیلەکەی کە لەسەر جادە کە خەڵک کە کۆمەڵگە دژ بە یەکتێکە بە تایبەتی دژی ڕەگەزی مێینەوە کەمەندامان وە پێم وایە هەمویان قوربانی. زۆر سپاس. فەرموو. ڕەنجازات خوێنکاری کۆلێژی یاسا. سوالێکم بۆ بەفرین خان حەزت نەبێ بە نیسبەت مانگرتوەکانی کەمەندامانەوەیان نزیکەی کە بێت مانیان گرتووە یۆک وەندان پەرلەمان و پەرلەمان هەڵوێستان چی و چیتان بەغدون تا ئێستا بەڕاستیوان توێژێکن لە کۆمەڵگایە پێویستە دایم شتەکانیان بۆ بکرێت نەک دای مافی خۆیان بکەن و ینی پێویستە لەسەرەوەمان خزمەتیانکەین وەکو پەرلەمان هەڵوێستان چی و چیان بۆکەن. زۆر سپاس. سپاس بۆ تۆش. سابر عەبدوڵڵا خوێنکاری دوی ڕاگەاندن. بە خێرات میوانە بەڕێزەکان دەکەم. من سێ پرسیارم هەیە. یەکیان لە بەفرین خان. بەفرین خان هەمویان ئاماژیان بۆ کرد کە مافی مرۆڤ لە کوردستان بەرەو عقارێکی خراپ هەنگاو دەنێ. کەواتە جیاوازی چییە؟ جیاوازی چییە لە نێوان دەسەڵاتێکی تاکڕە و یان دەسەڵاتێکی دیکتاتۆر لە کاتێکدا کە لە هەردوو دەسەڵاتەکەدا پێشێلی مافی مرۆڤ کراوە. ئەمە پرسیاری دووەم. وەکو بینی ومانە لە کوردستاندا داهێنانێکی تازە کراوە. حکومەت داهێنانێکی تازای کردووە بەوەی کە ڕۆژنامەنووس بە یاسای تیرۆر دادگایی دەکرێت. لە کاتێکدا لە هیچ یاسایەک و هیچ قانونێکی هیچ وڵاتێکدا باسی ئەوە نەکراوە کە ڕۆژنامەنووس تاوانێکی کردیان نووسینێکی نووسی بە یاسای تیرۆر دادگایی بکرێت. پێت وایە ئەمە پێشێلکردنی مافی مرۆڤ یا پەرلەمان و یا حکومەت داهێنانی کردووە. پرسیاری سێم بۆ تاڤگەر خان. زۆر بەکورتی. تاڤگەر خان ئەڵێ دەستگاکەمان ناچالاکن. کەواتە ئێوە ئیشتان چییە؟ یا ئەو 3 ملیۆنی وەریەگرن چی لێ ئەەکەن وەکو ئەو هاتوچێ وەکو بۆ خانە نشینی ناکەن یا لەنێو خەڵکی هەژاردا دابەشیکەن یا ئەوە تا بەنیازن تاکەی وا بە ناچالاشی بمێنەوە. زۆر سپاس. مەبەستت گەشت. سپاس. زۆر سپاس. بەرهەم محەممەد خوێنکاری پەیمانگای تەکنیکی چەند تێبینیەکمێ بەداخەوە خەڵکی کوردستان بە تایبەتی شاری هەولێر ناتوانن وەکو تاکی ئازاد قسە بکەن وە کارەکەشی من بۆ مەگەڕێمەوە کە میراتگیری حزبی بەحث لە هەولێر حکم ئەکات. خاڵێکی تر دیموکراسی و ئازادی لە هەرێمی کوردستانە منەتێکی فرعونانەیە. بەڵێ پرسیارەکەت هەندێک فرعونی دەسەڵاتی نییە و منەتی فرعونانە ئەکەن. تکایە پرسیارەکەت ئایا ئازادیەکەوێتە کوێم قسانەوە بۆ دانا؟ بەڵێ سەرجی ساڵە خوێنکاری ڕاگەاندن. پرسیارەکەی من بۆ کاکدانایەوەکو ئەندامێکی حزبێکی ئۆپۆزیسیۆن هەڵوێستان چی ینی پرۆژە و چالاکیتان چییە بۆ ئەو پێشلکاریانی بەرامبەر بە مافی مرۆڤ دەکرێت؟ هەروەها پرسیارێکیشم بۆ بەفرین خان ئەوان وەکو فراکسیۆنی تایبەت بە فراکسیۆنەکانە چیان کردووە بۆ مافی مرۆڤ؟ چیان کردووە بۆ تاکی کورد لە وڵاتە بۆ ئەوەی مافی پێشێل نەکرێت؟ فەرموو. وشار عەبدوڵڵا خوێندکاری ئامادەی. پرسیارەکەمە بەڕێز تاڤگەر خام و ئێوە وەکو خۆتان چەند وەکو ئەزانین مافی هەموو کوردستان خوراوە بۆ هەڵبژاردننی پارێزگاکان. ئێوە وەکو خۆتان چی فشارێکتان خستۆتە سەر حکوومەت تاوەکو هەڵبژاردننی پارێزگاکان بە زووترین کات بکرێت چونکە مافێکی سەرەتایی هەموو مرۆڤێکە. سوپاس. بە پەیوەستکردنەوەی بە مافی مرۆڤەوە. بەڵێ پێوەستکردنەوە مافی مرۆڤ. فەرموو. دەستان خۆش بێ شاڵاو سەرکە و ڕاستی تەوەری بەرنامەکە زۆرە لەگرە قسەی لەسەرگەین بەس با بە کورتی بڵێن نەگەر تۆی سەلم ناڵی 16 ساڵیش بپرسی باسی مافی مرۆڤ بۆ بکە لە کوردستان بە 2 سەعات نایبڕێتەوانێ. اینجاوەرە بۆیە مەش بە 2 دقیقانی کەمە بۆ بەرنامەکە ئێمە قسەی بەڵێ ئیتر میوانەکانی زۆر زیاترن لە ئەوەی بۆ منە بەرنامەکە جێگەی 30 کەسی تیابێتەوە نزیکە 70 کەس لە بەرنامەکە حزوریە بۆیە وەکو ڕێزێک ئەبێت ئاگامان لە کاتەکە بێ بەوەی هەمووی فریاکەوێت پەیامی خۆی بگەێنێ. بەڵێ پرسیارێ بۆ تاڤگەر خان بەڕێوەبەرایەتەکە ئێوە
بۆ ڕازدانەوەی دەسەڵات حکوومەتی کوردیە یا لە ناوبردنی کەیسەکانی لە ناوبردنی کەیسی پێشەلگارێکانە پرسیارێک بۆ بەفرین خانیەوە کە ئەندامی پەرلەمان و بڕیار وایە پاسەوانی خەڵک و هاوڵاتیان بن ئایا ناحەقاگەر گومان لەوە بکەین ئێوە لیژنەی مافی هەموو خەڵکی کوردستان بن ناقاگەر بڵین لای ئێوە شەروەک و دەسەڵاتداران مرۆڤ لەسەر بنەمای پەیوەندی و لایەنگری حیزبی پێناسە دەکرێت و من داواکاریشم ئەگەر ناتوانن لە ئازە و بەرپرسیارەتانە دابن وەک ئەندام پەرلەمان ڕێگای دروستەوەیە کە دەست لە کار پێشنەوە فەرموو. زۆر سپاس من بەمە ئەحمەد خوێندکاری قۆناقی دوو ڕاگەاندن من ئەمەوێ ئاماژە بە شتێ بکەم باسی مافی مرۆڤ بکرێ پێم وایە مافی مرۆڤ وەکو منهەج خوێندومانەگینا پێی نەگەشتونێمە بڕوا بکە هەتا نەچوومە دەرەوە نەمزانی ماف چییە وام زانیار ئەرکمان لەسەر شان بەس ماف چییە کێک لە ئێرە لەم خوێندکارە بەڕێزانە بە مافی خۆیان بزانم مافیان چییە چیان پێدراوە یعنی بەس وەکو شعارێت مەرەکەبی سەر قاقەزە گینا مافکوە من عفوم کە چوومە دەرەوە لە ئەوروپا ئەو کات زانیم مافچیە یعنی زانی مرۆڤم چونکە کاتێک چوومە وڵاتێکی بێگانە تەماشام کرد خانوویاندا پێم پارەیاندا پێم قسمیانەکەم بۆ هەموو ئەرکێک سەر بەڵام لە وڵاتەکەی خۆم بەڵێ کاک بەمەوە بەس گەشتووە گەر پرسیارەکەم وەڵام پرسیارێکی جدیم بەس پرسیاری داخراومەیە بۆ بەفرین خان سەردەشت عفو سەردەشت خان ماف ئەدرێت یان ئەسێنرێت لە کوردستان بەفرین خان بەڵێ ماف ئەدرێت یا ئەسێنرێت سپاس دوو پرسیارێکم بۆ تاڤگەخان ئەوەیە ئایا پەرلەمانی کوردستان مەرجەعە یا حیزبی دەسڵاتدار مەرجەعە حیزبەکان مەرجەعن یا پەرلەمانی کوردستان نانا دەسە پەرلەمانەکەت بە تێڕوانینەوە بەس کە ئەم پرسیارە بە بەڵێ یان نەخێر زۆر سپاس ڕاشی دیکرام خوێندکاری زانستی ئیسلامیەکان ئێمە کەم مێز هەموو لە مێزگردەکرێت دایمە نەخۆشەکان دیارێکرێ بەڵام کەسێکمان نییە یعنی چارەسەرەکەی دیاریکە بەڵێ ئێستا لێرە ئێمە چارەسەرەکەیمانەوێت ئێستا کە حکوومەت ئەم بەڕێوەبەراتی ناخاتەیش بۆ نایخاتەیش چارەسەری ئەمەمان پێ بڵێن یعنی کۆمەڵە ڕێکخراوە ناحکومیەکان کە ناکەوێتەیش با بڵێن بەڕێوەبەراتی ڕێکخراوە ناحکومیەکان ناکەوێتەیش بۆ ئەم بەڕێوەبەراتی مافی مرۆڤ ناکەوێتەیش بۆ ئێمە بێت چارەسەری ئەمانە بدۆزین ئای هەموو مێزگردی ئێمە بین هەموو نەخۆشەکان بێنین و چارەسەری نەکەن ئەمە مشکلەیە مێزگردێکراوە بۆ چارەسەری مشکلان نەکراوە داواکەین چارەسەرەکەی ئینشاءڵڵا وڵا من هەرەمێ بە تایبەتی تۆزەحێکی بچکۆلانە لەسەر هەر ڕێکخراوی UN و ئەو دامودەستگانی کە تابعن بە ڕێکخراوی UN ملاحەزەیەکی بچووک لەسەر ئەوان باسکەین ڕێکخراوی مافی مرۆڤ خۆی ئەسڵەن لە بنەڕەتە ئەوان پێشێلکاری مافەکانی مرۆڤن چکە ئێمە دەبینین UN و هەموو ئەو دامودەستگانی کە چاودێرن بەسەر دامودەستگاکانی هەرێمەوانێ خۆیان جاری وا هەیە بە بڵاوکردنەوەی تەنها راپۆرتێک لە هەموو مەسەلەکانە دزنەوە چکە ئەرکی ئەوان هەر ئەوە نیە راپۆرتێ بڵاو بکەن و دوجار دەستگایەکی حکوومەت هەروەکو کاکدانا باسی کردیانی پوچەڵی ئەو راپۆرتانە بکاتەوە بە گوایە بەوانی کەمەوسوقنین ئەو راپۆرتانی دەچێتە بەردەمیان UNیش خۆی پرشێکی گەورەی بەردەکەی بۆ کە چاودێرەکەی ورود نییە من پرسیارێک ئاراسی بەڕێزان تاڤگەخان و بەفرین خانەکەم بە تایبەتی من نازانم بۆچی ئەو بەڕێزانە تا ئێستا ینی سەردانی ئەم چادری مانگرتوەکانیان نەکردووە چکە بەڕاستی ینی بە تایبەتی لیژنەی مافی مرۆڤ هەتا ئەم ساتەوەختە هیچ هەڵوێستێکی نییە و بە تایبەتیش کە کاک سالار هاتە لامان کۆمەڵە پێشنیار و داواکاریمان خستە بەردەمیان هەتا ئەم ساتەوەختە یعنی هیچ هەڵوێستیشان وەرنەگرتووە بە تایبەتی کە دەبینین ئێمە لە ناو پەرلەمانە کە بانگێش کرابین بۆ کۆبوونەوەی ڕێگریمان لێکرا دوو جار پێشێری مافەکانمان کرا ئەو لیژنەیە تا ئێستا بێدەنگە هاوکات بە تاڤگەخان نازانم بەڕاستی ئەم دەستەیە من ئەمڕۆ بیستوم ئەم دەستەیە هەیە ینی ئەمە خێری ئەم بەرنامەیە بنووسێ کە زانیمان دەستەی مافەکانی مرۆڤ هەیە پێم خۆشە بزانم یعنی چێ یەکەم بەرپرسە لەوەی کە ئەم دەستگای تووشی ئەم شەلە لەبووە فەرموو بەکراوەیی ئەحمەد چالاکەوان لە بواری کاروباری کەمەندامان بە گشتی و نابینا بە تایبەتی پرسیاری من بۆ تاڤگەخان و بەفرین خانە دیارە بە تایبەت کاکاری ئاماژەی پێکرد کە چەند ڕۆژەوە بۆ 24 ڕۆژە چێ 6 نەفەرمانیان گرتووە و کۆمەڵێک ڕێکخرا و خەڵکی سیاسی سەردانیان کردوون دیارە و بەڕێزانەوەکو کاکاریش ئاماژەی بکرد ئاستا سەردانی ئەو شوێنان نەکردو ئەمە یەک دیارەوە ڕخنەیە کە بەڕاستی لەو بەڕێزانە کە هەردووچیان لە باری مافی مرۆڤ ئیشەکەن یەکیان لە پرساوی دەستگاویشیان لە پەرلەمانە من ئەڵێم تاڤگەخان بەفرین خان کە ئێستا
کۆمەڵێک کەم ئەندام کە ئەو کەم ئەندامانەی ئەمڕۆ تۆدابین لەسەر تا هەشتا بە تەقەمەنی یا لە شەڕی ناوخۆ یا لە شەڕی دژ بەڕژێم کەم ئەندام بوون کە ئێستاش هەموو هاوکاریەکان زۆربیان 150,000 کە سەر ئەوەی کە دوو دەست یا هەردوو چاو یا دووە قاچیان لەدەست داوە یا ینی بە هەر شێوەیەک بێت ئەوانە سەر کە قاچ و دەست و چاویان لەدەستداوە خەریکن بەداخەوە عەقلیشیان لەدەستەدەن لەگەڵ ڕێزمدا بۆیان ئێوە چیتان کردوە تا ئەستا بۆ کەم ئەندامان کە ئێوە 150,000 پێتان ئەڵێم ئەوەی کە دوو دەستی لەدەستداوە یا بە هەر شێوەیە کەمەندام بووە 150,000کە تەنها بەشی سەردانی دکتۆر ناکە خۆتان ئەزان لە وڵاتانی پێشکەوتوی جیهان ئەمڕۆ ماڵێک کە کەمەندامێکی هەبێ لە سای ئەو ماڵەوە بەڕاستی ماڵەکە بەختەوەر بووە ینی ماڵەکەش خێزانەکەی هەموو بە ژیانێکی خۆشە باتە سەر بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە کەم ئەندام بووە بە سەربار لە ناو خێزانەکەیە ئەو بەڕێزانە من لیانە پرسم ئایا چیان کردو بۆ کەم ئەندامان و بەتەمان لە داهاتوە چی بکەن و بەرنامان چی زۆر سپاس سابر محەممەد خاوەن پێداویستی تایبەت پرسیارێکمان هەیە بۆ تاڤگەخان بۆ بەفرین خان ببوورە بۆ تا ئێستا سەرۆکاتی پەرلەمان و لیژنەی مافەکانی مرۆڤ بێدەنگ و بێهەڵوێستن بەرامبەر چینی کەم ئەندام پرسیارێکشم بۆ تاڤگەخان ئەوەیە پێویستە لەم وڵاتەدا لەم وڵاتە پرداهاتەی ئێمەدا ئەبووە ئینسانی ساخ بەخیلی بە چینی کەمەندامەوە ببربایان نەکو بەڵام بەداخەوە ئەبووە حکومات پێش هەموو کەس ئیشی بۆ چینی خاوەن پێداویستی تایبەت بکردایە دوای ئەوە سیرەکەین ئێمە مافەکانمان ڕۆژ بە ڕۆژ پێشێ لەکرێ لەم ڕۆژانەیە کاگاریمان هاوکارمان کە چۆتە بەردەمی پەرلەمان کە عەبدولسەلام بەرواری ڕێگری لێ کردەوە و توێتی نابێ بێت ناو عەرەمی پەرلەمانەوە بە لۆگەی مانگرتنەوە ئەمە بۆ ئیتر ماوەی 24 ڕۆژەمانیان گرتووە بێباکە بوو کاک سابیر ئەمڕۆ ئێمە کە ئەم بەرنامەیە تۆمارەکەین ئێوە 24 ڕۆژە مانگرتنتان ڕاگەیاندووە و ماتان گرتووە لە بەردەم نووسینگەی پەرلەمان لە شاری سلێمانی بەفعلی بەکردەوە چیتان بۆ کراوە واز لەوە بێنین کێ سەردانی کردوون و کێ سەردانی نەکردوون و چ بەرپرسێکاتۆ تەلاتان و کێ بەسەری کردوونەتەوە بەفعلی چیتان بۆ کراوە وەڵامتان چ وەڵامێک دراونەتەوە کاکە یادگار بەفعلی تا ئەمڕۆ تا ئەم دەقەشی لەگەڵا بێ بەفعلی هیچ شتێک لەم هەرێمەیە بۆ کەمەندام نەکراوە بەفعلی دوای ڕاگەیاندنی ئەوەش کە ئەوە هیچ ڕۆژە مانگرتنتان دەست پێ کردووە هیچ شتێک نەکراوە تا ئێستا بەڵێ سپاس منەوێ جوابی پرسیاری کاکساوێت پڕاستی کەموانەیە کە تا ئێستا چیمان بۆ کراوە لە ڕاستیە لە جاتیەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی هەرێم بێت بەدەنگ داواکارەکانی کەمەندامان کردوگانە کە ڕۆژ بە ڕۆژ دقە بە دقە نزیک لە مەرگە بنەوانێ سەر باخیەوە ناوی ئێمانێ ئەمانە 6 کەسن لەو خێمەیە ئەمانە کەمینەن ئەمانە دەستیکانە پشتەوەیە ئەمە معارەزە هانیانەیەات کۆمەڵش ناو ناونەتۆری جیاوازمان دوا خراوە کێ نەم ناو ناتۆرەیان دوایەوە دەڕاگەنەکانە زۆر کەس باس دەواکات کە ئێمە ئەگەر داوای بژێوی ژیانی 125,000 کەمەندامەکەین کە ئەڵێن دەنگمە بەس کردو ئەڵێن 100,000 و 150,000 ژیانی کەسێکی پێ ناڕۆ بەڕێوە کەمەندامێک لە ڕاستیە داواکەی ئێمە داوای ئینسانیە داوایەکە وەکو داوایەکی مرۆڤایەتی ئەمە هیچ پێویستی بە ئەوە نییە ئەجیدای سیاسی لە پشتەوە بێت ئەمە حقیقەتێکەوە هەموو خەڵکێکە زانێت دیارێکیشم هەیە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و بۆ سەرۆکاتی پەرلەمان کەمەندامێک لای زیرە سوتاقەوە تقریبان 9 ساڵە بێت لە دوکانێکایە لایەکی ئیش ناکات لە دوکانەکە پینەچێ پێڵاو پیناکات نەمەعاشیە نەی شتێکی ئەڵەن تۆ کەرکوکیت کەسوکاریشی نییە ئێمە وەکو کەمەندامانی مارگرت و دەکمان بۆ کە کەمەندامێک لەوانایە و لەو ناو دوکانیایە بۆ مافی مرۆڤ پێی نەزانی کە ئەو کەمەندامە لەو دوکانەیە کەمەندامێک تر ڕووی کردە چادرەکەمان لە مانگرتوەکان پێشوازیمان لەکرد دەستی کرد بە گریان وامانزانی بۆی ماگری کە لەبەرەوەی کە ئێمە وەزمان خراپ بوو ئەو بیدایەت ئێمە مانگرتنی وشکمان کردبوو لە هەموو شتەکان وامەزانی بۆی ماگری وتمان ئێمە وەزمان باشە و پێویست ناکات بگریتوانە فەرمەردانی شەکتی بۆ خۆ مەگریم مان بۆ خۆ دەگریت وتی سێمان کرێ خانم نەیەوە ساحب خانەکە وتێتی ئەگەر ئەم مانگە کرێ خانم نێتێ شیتاڵ دەکەمە دەروانێ تیمیش لە تاوە چوم دەستم کردو بە ساڵ بۆ پاری کرێخانەکە کەسێک لە ئەو کابرای بینیوە کەمەندامەکەی بینیوە چوە بۆ ماڵە خەزوری و تۆ ماڵە خەزوری یەکسەر چوون ژنەکەیان بردوێتوانێ ئەو ئەمڕۆ 13 ڕۆژە ژنەکەیان بردوێتوانێ و کەمەندامەکە مناڵەکان بەخیاوەکە زۆر سپاس خاتم ویانەکانەکەم وەک کەمەندامێک
و چاودێرێکیش وڵی من بە پێچوانێ برادەرانەوە باسی مافی مرۆڤ تەنها کوشتن و لێدان و زیندان و ئەمانە نییە من بەڕێی من ئەم سەرۆت و سامانێک کە برێ ئەوەش مافی منە کە پێشەلەکرێ لە زۆر ڕۆ نەوتە داهاتەکانی گومرگی برایم خەلیان هەموو داهاتەکان بەڕاستی وە لەسەرەوەش قسە بکەن وەکو پەرلەمانیش مگلیان لێ ناکەم بەڕاستی چۆکم ئەگەر سەرۆکی پەرلەمان دازام دەسەڵاتی لەوانەیە نووسنگی پەرلەمانیش نەبێ بەرپرسەکانی خوارەوە چۆکم ئەوە لەو کاتای ئەگەر دەسەڵاتی وایە لێبستنی ڕێگەڵا بکردا کە نانیشتە ئەو برادران بە لۆگۆی مامانگرتنەوە بچێتەوە اونجا وەکو هەر سەرۆکی پەرلەمانیش بۆ تا ئێستا ئەوە حەسەنان ئەو برادرە بسەنێتەوە بەرواری عەدڵبەری چێ بەرواری عەبدولسەلام بەرواری ئەوە یعنی کۆبوونێکی نائاسایی لەسەر بکرا زۆر ئاسایی بوو چونکە ئێمە لە سەتا دەی کۆمەلگا پێک دێنین لە سەتا دەی کۆمەلگا پێک 125,000 کەمەندام ئێمە نوێنەری ئەوانین ئەگەر داوای مافی ئەوانشکردن معنای وایە ئەگەر لەگەڵ ئێمەش نەبن یا مەسەڵەن ئێستا لە گروپەکەی ئێمان نەبن معنای ئەمە هەر داوایشی بۆ ئەوانە وەکو سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت هەر ئەسڵەن گلیان لێ ناکەم چونکم تۆ کە جوابی شتێک نەدەمان حسابی بۆ ناکەم ئەوە جوابیان نەتونستوو هیوادارم ڕوونکردنەوە لەسەر دەستان خۆش بێت فەرموو محەممەد هەمە فەرەت ئەندامێکی مانگرتووە لە گروپی کەمەندامانی کوردستان وەکو ئاشکرایە هەمومان دەزانین حکوومەت بانگەشەوە کە قانونەکەمان سیویدی ئەوروپیە بەڵام من نازانم ئەم پێشکاری مافی مرۆڤ لە سوئیدۆیە ناوێنە یام لە ئەوروپا بوو تکایە تاڤگەخان و ئەو خۆشکە بەڕێزە بەفرین خان ڕوونکردوەوەمان بێبە فەرموو نەورۆز عومەر خوێندکاری کۆلێجی یاسا پێشەکی بە خێراتی میوانە بەڕێزەکانەکەم بێ پرسیارێکم هەیە بۆ بەفرین خان ئەبینین کە مافی مرۆڤ بێ لە هەموو کاتێکا هەبێت لە هەموو حاڵەتێکە لە حاڵەتی ئاسایی ئەوە هیچ هەر زۆر کەمە هەڵوێستان زۆر کەمە لە هەندی حاڵەتی ئیسtisنا ئیشاوەکو نمونەشمان زۆرە وەکو دەنگان ئەبین زۆرترین توندوتیژی ئەکرێ بەبێ لێ پرسینەوە ئەمە ناگەڕینەوەوانێ بۆ ئەوەی کە کۆنتترۆلی حکوومەتتان بەسەرەوەی لەو کاتانەیە سپاس دەستخۆشتانێکم توانە وەسمان خوێندکاری یاسا پرسیارەکەم بۆ تاڤگەخان و کاکدانا بوو ئایا پێتان وانیە هەر داڕشنەوەی خودی یاساکە خۆی هۆڵین سەبەبە بۆ ئەکتیڤ نەبوونی دەستەکەتان چونکە هەر داڕشنۆگە لە بینی پەرلەمان و ئەنجومەنی وەزیرانە هۆکارێکە بۆی هەردوو لایەن خۆیان بزنەوە لە وەزعەکە سپاس بۆ فەرموو گۆران حەسەن خوێندکاری یاسا پرسیارێکم لە تاڤگەخانەیە لە سەرەتای قسەکان تاوت سیاسەتی حکوومەت ئەوەیە کە بەرەو ئەوە ڕۆکە زیاتر زمانی مافەکانی مرۆڤ بکە بەڵام ئایا گەر سیاسەتی حکوومەت کە سیاسەتێکی ئاوا شەفافە و ڕوونە بۆچی تا ئێستا دەستەکەی ئێوەی ئەکتیڤ نەکردووە وایە بۆچی ئەو یاسایی کە ئێوە یاسایی کە تایبەتە بە دەستەکەی ئێوەی بۆچی تا ئێستا ئەکتیڤ نەبوو و نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کەواحید خوێندکاری یاسا من پرسیارەکەم بۆ تاڤگەخانە ئایا هۆکاری ئەوە چیەکە دەستەی پاراستنی مافەکانی مرۆڤ بە 370 کارمەندەوە نەیتوانیوە مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستانە پارێزێ ئایا هۆکاری ئەوەیە کە ئەم دەستێ لەلایەن دەسەڵاتەوە بەکارێنێن یا هۆکارەکەی ئەوەیە کە بە 370 کارمەندە هۆکارەکەی خۆیانن ناچالاکن ناتوانن مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستانە پارێزن سپاس بە تۆش من ژیلوان ئەحمەد خوێندکاری مەرحلە دوو ژمێریاری پرسیارێکم بۆ تاڤگەخان هەیە لە سەرەتای بەرنامەکەدا ئەوتی پلانمان هەیە بۆ باشترکردنی مافی مرۆڤ لە کوردستان ئایا ئەوان تا چەند کاریان کردووە بۆ باشترکردنی مافی مرۆڤ لە کوردستان و تا چەند گەشتبینن بەو کارانەی کە کراوە و ئەوان پێیان وایە ئایا مافی مرۆڤ لە کوردستان لەم حاڵەی کە هەیە باشتر ئەبێ پرسیارێکشم بۆ کاکدانا ئەو وەک ئۆپۆزیسیۆن کە داکۆکیەکات لە مافی مرۆڤ لە کوردستان ئایا فەلاقەکردنی یەکێک لە پاسەوانەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەمە پێشێلکردنی مافی مرۆڤ نییە سپاس فەرموو من دوو پرسیارمەیە پرسیارێکم لە تاڤگەخان ئایا لە داهاتوودا پلان هەیە بۆ باشکردنی ئاسی مافی مرۆڤ لە کوردستاندا پرسیاری دۆشم لە بەفرین خانە بۆچی ئەو یاسایی کە مافی مرۆڤ دانراوە تا ئێستا بە شێوەیەکی چالاک کاری بۆ نەکراوە سپاس شەهلا ئەحمەد خوێندکاری پەیمانگە پرسیارێکم بۆ سەردەشت خان ئایا ئیشی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تۆمارکردنی پێشێلکاریەکانە یان جێبەجێکردنی مافی مرۆڤ فەرموو بەڵێ هەرێم عەبدولڕەحمان خوێندکاری پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشی ڕاگەاندن من پرسیارەکەم لە کاکدانایە کاکدانا ئێوەکو لیژنەی مافی مرۆڤ لە کۆمەڵی ئیسلامی ئێوەکو لیژنەی مافی مرۆڤ لە کۆمەڵی ئیسلامیش هەوڵێکتان داوە بۆ ئازادکردنی بێسەر و شوێنەکانتان فەرموو یاسین عەبدوڵڵا خوێندکاری بەشی ڕاگەاندن تاڤگەخان لە سەرەتای بەرنامەکە وتی کەوا حکوومەت بە ئەرکی خۆی هەستاوە و مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا لە ئاستێکی باشە لە بەرامبەریشدا برادرانی تر ڕایانگەیان کەەوە مافی مرۆڤ بە تەواوی لە هەرێمی کوردستانە پێشێل کراوە
ئەگەر مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە نییە وەزیری وەشیە مافی مرۆڤ پێویستە وەزارەتی مافی مرۆڤ نەمێنێت لە ئێستا وەزارەتی مافی مرۆڤ دەماوە و دەستەی مافی مرۆڤ لە جێگەی ئەوە پێویستە هەر شتێک پەیوەندی بە مافی مرۆڤەوەی پێویستە نەکارمەندی بۆ دامدرێت نە هیچ کەسێکیش قسەی لەسەر چونکە کە نەبێت هیچ کەسێک نابێت لەو بارەوە قسە بکات. زۆر بەڵێ پرسیارێکی تریشم لەو کاکدانا وەکو بەڕێوەبەری بەرپرسی مافی مرۆڤی کۆمەڵی ئیسلامی کە ئەزانێت مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە لە ژێردەستی حیزبەکانایە بۆچی سەرۆکی حیزبە ئەی خۆی لەگەڵ ئەو حیزبانە کۆ بێتەوە کە لە هەمان کادا ئەندامەکانی ئەوان بەرەسی ئەو حیزبە کوژراوەیان بێسەر و شوێن کراوە ئەوە بەلای منەوە هۆکارێکە بۆ ئەوەی کەەوە ئەمیری کۆمەڵی ئیسلامی کەوا نەحەقێکی گەورەی لە ئەندامەکانی خۆی کردەوە لە کاتێک تا تۆ ئەندامێک بێسەر نابێت تۆ لەگەڵ کەس ئەو کەسا کۆبییتەوەکەوە کەسەکەی بێسەر و بەڵێ سپاس مەبەستت گەیشتووە زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست سپاسی تەواوی ئەو میوانانە کەم بۆ ئاراستەکردنی پرسیارەکانیان ئێستش بۆ وەرگرتنەوەی وەڵامی ئەو پرسیارانە دێنە لای سەردەشخان فەرموو سەردەشخان. سەبارەت بە پرسیاری یەکەم کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کەمتر خەمەندیان هەڵنەساون بە تەوعیەکردنی خەڵک من پێم وایە وانە ئەو تەوعیەکردنی کە زیاتر کە خەڵک ئەی بیستیان لە عەلامە گوێ لێ بێت دەست پێشخەریکی زۆر باشی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە بەڵام کێشەیەکی تر هەیە لەم وڵاتەیە حیزب و حکوومەت بە تایبەتی حیزب دەستی خستۆتە ناو کایەکانی کۆمەڵگەی مەدەنی زۆربەی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەیە کە دەستێوەردانی حیزبی پێوەیان بە ناوی کۆمەڵگەی مەدەنیان بە ناوی ڕێکخراوێکی سەربەخۆوە کە ئیشەکەن بەڵام دەستی حیزبیتیایە بۆیە ئەگەر ژمارەی ڕێکخراوەکان زۆر بێ بەڵام چەند ڕێکخراوێکی زۆر کەم ئەتوانم بەڵام کە بە شێوەیەکی زۆر سەربەخۆ ئیشەکەن و کاریان لەو بوارەیە کردووە و لەبەر ئەوەی پێویستێکی زۆر زەڕورە ئەمە بە تەوعیەکردنی هەر چەند ڕێکخراوێک ئەمە ناتوانین تەوعیەی هەموو کۆمەڵگە بکەیت چونکە ئەمە پەیوەندی بە کللتورەوە هەیە کللتوریش پەیوەندی بە مودەیەکی زۆر هەیە کە تۆ بتوانێت کە چۆن بتوانانی بنەماکانی مافی مرۆڤ یاخۆ پرەنسیپەکان هەم تەوعیە خەڵکی پێ بکەی هەم بتوانێت چۆن ئیش بکەی بۆ چەسپاندنی ئەو بنەمایانە تەوعیەکردن ئەبێت هەر لە خوێندکارانە لە مەکتەبەکانەوە دەست پێ بکەوە ڕێکخراوەکەی مەژێکێک بە لەو ڕێکخراوانە کە هەوڵیاوە بۆ ئەوەی کە منهەجی مافی مرۆڤ یەکەم جار لە خوێندنەکانە دابنرێ بووی هەر لە مناڵی ئیبتیداییە بتوانێت بخوێنرێ هەتاوەکو دەرچووی زانکۆ و دوای ئەوەش ئەمە یەکێک لەوانەی کە زۆر بە کورتی پرسیار ئەگەر جواب بەمەوە جوابیەکانی تر بۆمە بەڵێ فەرموو سەبارەت بە ڕێکخراوەکانی UN کە لێرە ئیشەکەن بەشێر زۆربەی ڕێکخراوەکانی UN کە ئیشەکەن بەداخەوە دەڵام زۆربیان ئەوانیش بارەگاکانیان لەناو هەولێرایە زۆر ڕێکخراوی سلێمانی و دهۆکەیە وەکو من ئاگادارم و لەناو ئەوەیان زۆر فەندیان هەیە مەسەلەن تەقدیمی ڕێکخراوەکانی سلێمانی و دهۆکەوانە ناکرێت لە ڕەناو ڕێکخراوەکانی UN ئیشا ئەتوانم بڵێم بەعام ڕێکخراوە ئینتەرناشناڵەکانی و دەوڵەتەکان کەن لەناو ئەوانیشا گەندەڵی زۆر هەیە زۆر فەند هەیە ئەیرێ بە بەعزە ڕێکخراوێک کە بە پێی پێویست نییە ڕێکخراوی زۆر چالاکتر و ئەکتیڤتر هەیە کە بە هەمان چێوە فەندی تەقدیمەکە بەڵام ئەوان هاوکاری پێشکەش ئەو ڕێکخراوە چالاکەنە ناکەن کە بتوانن بە تەواوەتی ئیش لەسەر مافی مرۆڤ بکەن و بتوانن ئیشەکانیان بکەن بە هەروەها سەبارەت بە تۆمارکردنی پێشێلکاریەکان ئایا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تۆماری پێشێلکاریەکانەکەن یان جێبەجەکاری مافی مرۆڤن هەموو کەسێک بێت جێبەجەکاری مافی مرۆڤ بێت و کار بکات بۆ جێبەجەکردنی مافی مرۆڤ بەڵام بۆ تۆمارکردنی پێشێلکاریەکان وەکو چاودێریکردن و یان ڕاستکردنی خڕوقاتی قانونیان هەر شتێکەکرێ ئەوە ئەرکی سەرەکی ڕێکخراوەکانە ئەو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤش کەدا ئەمەزرەیەکێ لە شتەکان کە زۆر پێویستە تیابێ ئەوەیە کە هەماهەنگی هەبێ لەگەڵ ڕێکخراوەکانە زۆربەی زۆر ڕێکخراوەکان تا ئێستا ئەتوانم بڵێم زانیاریکی باشیان پیا کردووە هەروەها ڕاهێنراون لەسەر ئەوەی کە چۆن بتوانن چاودێری ڕۆژی مافی مرۆڤ بکەن لە کوردستانە هەروە کاریان بۆ تەوعیەکردن کردووە سەبارەت بە تا چ ڕادەیەک کاران لە بەردەم ڕاگەاندندا ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان ئەگەر ئەتوانم باسی بکەم زۆربەی ڕێکخراوەکەی ئێمە کە ئیشەکە ئێمە لەسەر قەزیە حساسەکان ئیشەکەن بە تایبەتی قەزی ژنانە هەندێک لەو ژنانە کە زۆربیان هەڕەشەیان لەسەرا ئێمە باسکردنی ئەم قەزیانە بۆ علامەکان کێشەکە زیاتر بێ بۆ ژنەکە بۆ ئەوەی کە پرۆسەکە نەتوانێت بە شێوەیەکی باش بڕوە یاخود لە مەرحەلەی تەحقیقان لە کاتی لێکۆڵینەوە کە ئێمە وەکو ڕێکخراوەکە بووین بە پارێزەریان لە کاتی لێکۆڵینەوەیان نابێ بە هیچ شێوەیە شتەکان باس بکرێ بۆ علام ئەگەر تۆ باسیش بکەی بۆ
علام هەتا باسی قەزیەکەش پێ ئێمە تەسیرە کاتە سەر لێکۆڵینەوە مشکلە دروستەکە بۆ قەزیەکە سەبارەت هەروەها جگە لەوەش ئێمە لەسەر زیندانیەکان کە چاودێریکردنی ڕۆژی زیندانیەکان ئەەکەین و ئەچین بۆ لایەن و قسەیان لەگەڵەکەین و چەندەها پێچەلکاریمان تۆمار کردووە لە راپۆرتەکانمانە زۆربەی جار بڵاومان کردوێتەوە مەژێکێکە لە راپۆرتەکانمان کە راپۆرتی سێمە بڵاومان کردوێتەوە لە 26 لە منعی تعزیبا کە عێراقیش خۆی ئیمزای کردووە لەسەر ئەوەی کە منعی تعزیبیان ئەشکەنجەدان نەمێنێت لەو ڕۆژایە ئەممان بڵاو کردوەوە کە چەندین ئەشکەنجەدان و پێشەلکاری مافی مرۆڤ بوو لە زیندانەکانە عفو لەبەر هەندێک قەزەی تر هەیە کە بۆ ئەم زیندانیانە زۆر حساسە هەندێکیان ئەو شتانە لە ئێمە باسەکەن بەڵام ئێمە ناتوانین هەندێک قەزی هەیە تیشکی بخێنە سەر و بۆ ئەلان باس بکرێ لەبەر حساسی قەزیەکە ئەگینا بەعام لەسەر ڕۆژی مافی مرۆڤ هەر شتێک هەبوو بێ کە پێویستی بەوە بوو بێ لە علامە قسەی تیا بکەی ئێمە قسەی خۆمان کردووە زۆر سپاس سەردەشت خان ناوبڕێک وەرەگرین و پاشان وەڵامی پرسیارەکانی تر وەرەگرینەوە